بایکۆتی ئەم ساڵ بەڕاستی بایکۆتێکی خۆڕسکترە، ینی سروشتی ترە لەوەی کە خەڵک ناتوانێت بچێتەوە بۆ دەوام، ینی ئەگەر بشیەوێ فشار نەکاوە بشیەوێ یارمەتی دەربێ بچێتەوە بۆ دەوام ناتوانێت، لەبەرەوەی پارەی پێ نییە، لەبەرەوەی پارەی بنزینی نییە بکاتە ناو سیارەکە، ناتوانێت دەوام بکە، پارەی نییە بەیانی 251 با بەدەست مناڵەکەیەوە، ئێواران نەوتی نییە، بە خواردنی نییە، قوتی ڕۆژانەی نییە، لەبەرەوە کەسێک کە قوتی ڕۆژانەی نەبێت نەتوانێت دەوام بکە بۆ 2 مانگ جارێ مەعاشێکی ڕوبع موچەیەک وەرگێ، لەکوێ ئەتوانێت دەوام بکات، لەکوێ ئەتوانێت هەر ژیانی سروشتی خۆی بڕێوە بەرێ، نەک بایکۆت بکات، نەک دەوام بکات. بایکۆت لە هەڵەبجە ئێستا خەڵکێکی بڵێن لە 150 زیاتر هەر ناچێتەوە بۆ دەوام، ئەو بڕێشی کەماوە ئەچێتەوە بۆ دەوام و ڕای ئەکێشێ وەساوە بە دیار ئەم وەزعەوە بزانێ ئایا ئەم وعدانەی کە حکوومەتی عێراقی حکوومەتی بەغدا یاوێتی بە خەڵک ئایا ئەتوانێت وعدەکانی بەرێتە سەر بە دڵنیاییەوە، ئەگەر توانی وعدەکانی بەرێتە سەر و مەعاش و موچەی خەڵکی دابین کرد ئەوە خەڵکی احتیادی درێژە بە دەوامی خۆی، ئەوە ئەگەر نەیتوانی دڵنیام ئەو کاتە بە منەظەمتر بایکۆت دەکرێم، جاریان وەکو فشار بایکۆت دەکرێتەوە و هۆڵەکانی خوێندن چۆڵەکرێت و کەس ناتوانێت بچێتەوە دەوام و ئیعلانیش دەکرێت و کاتە بێ بە شێوەیەکی منەظەم بایکۆت ڕاگەیەنرێ.